دەستور و یاسا کارپێکراوەکانی تورکیا بربەستی بەردەم چارەسەرکردنی کێشەی کورد. کورد و دەوڵەتی تورکیا لە مانگی تشرینی یەکەمی ساڵی پارەوە چوونەتە ناو پرۆسەی ئاشتی و هەوڵێکی هەمەلایەن هەیە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد. بەڵام پرۆسەکە هێشتا خاوە و ڕوبەڕووی چەندین بربەستی سیاسی و دەستوری و یاسایی بووەتەوە. تاکو ئێستا تورکیا وەک پرسێکی ئەمنی تەماشای پرسی کورد دەکات و ناوی پرۆسەی ئاشتیشی ناوە تورکیای بێتیرۆر. هاوکات یەکێک لە لەمپەرە دیار و زەقەکانی بەردەم پرۆسەی ئاشتی پرسی دەستور و یاساکانی تورکیایە کە کوردیان بێبەش کردووە لە مافە سیاسی و یاسایی و فەرهەنگیەکانی. لەم بارەوە تونجەر باقرهان هاوسەرۆکی دەمپارتی ڕایگەیاند ئێمە دەنگ بە دەستورێک نادەین کە دان بە مافەکانی کوردان نەنێت. باقرهان ئاماژەی بۆ ئەوە کرد هەڵوێستی دەمپارتی سەبارەت بە دەستور پەیوەندی بەنیازی ئەردۆگانەوە نییە کە بەتەمایە ببێتەوە بە سەرۆکی تورکیا یان نا. ڕاشی گەیاند کەسانێکان دژی چارەسەرکردنی کێشەی کوردن، بەڵام بە ڕاشکاوی ئەمە ناڵێن، بەڵکو لە ڕێگەی تۆمەتبارکردنی ئێمەوە ئەمە دەکەن، گوایە ئێمە سازش بۆ ئەردۆگان دەکەین. باقرهان ئاماژەی بۆ ئەوەش کرد کێشەی کورد لە ئاکپارتی و مەهەپە گەورەترە و ناکرێت بە عەقڵی تەسکی حیزبی لێی بڕوانی. هەروەک باقرهان مەرجەکانی دەمپارتی بۆ پشگیریکردن لە دەستورێکی نوێ خستە ڕوووتی پێویستە دەستورە نوێیەکە پرسی کورد چارەسەر بکات. وتیشی دەستورەکە دەبێت تورکیا بکات بە وڵاتێکی دیموکراسی و جیاکاری لە نێوان هاوڵاتیاندا نەکات، مافی عەلەویەکان پارێزراو بێت و دادپەروەری ئابووری بەدی بێنێت. شیاوی باسە دەستوری تورکیا چەندین بەندی تێدایە کە بربەستن لە بەردەم چارەسەرکردنی کێشەی کورد، بەتایبەت بەندی 66 کە بە ڕاشکاوی دەڵێت هەموو هاوڵاتیەکی دەوڵەتی تورکیا تورکە. سەبارەت بە هەمان پرس جەمیل بایک هاوسەرۆکی کەجەکە ڕایگەیاند شتەکە گەیشتووە بەو دەرەنجامەی پرسی کورد لەسەر بنەمای سیاسی و دیموکراتی چارەسەر بکرێت. بایک هەروەها ڕایگەیاند بەم هۆیەوە پێویستە چاکسازی لە دەستوردا بکرێت و یاساکان بگۆڕدرێن. بەڕوونی ئەمەمان وتووە و خاوەن بڕیاری خۆمانین. ئیدی شتەکە کەوتووەتە ئەستۆی دەوڵەتی تورک. بایک لە وەڵامی پرسیار لە چارەنووسی گەریلاکان دوای پرۆسەی چەکدانان ڕایگەیاند تاوەکو یاساکان نەگۆڕدرێن و زەمینەیەکی یاسایی ئامادە نەکرێت چۆن هەواڵەکانمان بچنە تورکیا. ڕاشی گەیاند دەبێت پرسی کورد چارەسەر بکرێت، بۆ ئەمەش دەبێت لە یاساکان و سیاسەت و عەقڵیەتیاندا گۆڕانکاری ئەنجام بدەن. قسەی کۆتایی ڤار دەیکات.